بەم دواییانە دەنگۆی هەڕەشەی داعش بۆ سەر ناوچە جێناکۆکەکانی عێراق زیادی کردووە. ئەمەش ئەو پرسیارە دێنێتە گۆڕێ ئایا تا چ ئاستێک توانای هەڕەشەیەکی جدی هەیە بۆ سەر ئاسایشی ناوچەکە. بۆ ئەم مەبەستە کورد کۆنێکشن میواندارێتی وەستا ڕەسوول فەرماندەی میحوەری 4 کەرکووک دەکات. وەستا ڕەسوول سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم بەپێی لێدوانەکانی زۆربەی سەرکردە لەشکریەکانی عێراق لە ناویاندا سەرۆگۆزیری عێراق حەیدەر العەبادیش شەڕی داعش لە عێراقدا کۆتایی پێهاتووە. بەڵام ئێستا ئەو قسە و باسە هەیە کە داعش مەترسی دەخاتە سەر ناوچە جێناکۆکەکان. جا پرسیارەکە لەوەدایە ئایا داعش لە ڕووی سەربازی و لە ڕووی داراییشەوە ئەو تواناییەی ماوە کە مەترسیێکی جدی بێت بۆ سەر یا بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەیەک لەوێ؟ سڵاو لە ئێوە و لە بینەرەکانتان. لە ڕاستیە عێراق نەیتوانیوە داعش بنبڕ بکات لە مەنتیقەکە و داعش پاک بکاتەوە، بەڵکو ئەوەی کە هەبووە تەنها لە ڕێگا سەرچیەکانەوە پێشڕەویان کرد و هاتن بۆ دەوری کەرکووک و شارەکانی تری وەکو دووس و ئەم مەنتیقەیە. بۆیە داعش لە لادەکان هەرما بوو کە لە دوای ئۆپراسیۆنەکانی عێراقش کە عەبادی ڕایگەیاند کۆتایی هاتووە. لە ئێستاشا داعش لە قۆناغی یەکەم تێپەڕیوە، قۆناغی یەکەمیان بریتی بوو لە خۆڕێخستنەوە. ئێستا داعش بە شێوەی گروپی جیاجیا لە هەر مەنتیقەیەک مەسئولیەتی بەسەر گروپێکە دابش کردووە و جودیان هەیە بە تایبەتی لە سنووری قەزای حەویجە، قەزای دووبس، قەزای دووس و قەزای داقۆ و دەشکشێتەوە بەرەو مەنتیقەی جەلەولاژ. لەم مەنتیقە لەم وەسەتی سونەگەرایی عێراقا داعش بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەتوانم بڵێم لە ئێستاە ئەوان خەریکی چەتەگەرایی و ڕاوڕوت و سەرانە سندرن لە خەڵک و حکوومەتی عێراقیش دەڕاست ئەمەیە زۆر بێ دەسەڵاتە هیچ دەسەوەستان وەستاوە نەیتوانێتی ئەو بەڵێ باشە وەستا ڕەسوول زۆربەی کەس دەڵێن ینی مەترسی ئەوە هەیە کە داعش مەترسیێکی ڕاستەوخۆی هەبێ بۆ سەر شاری کەرکووک. ئایا تۆ پێت وایە داعش بتوانێت بە شێوەیەک هاوشێوەی شاری مووسڵ بتوانێت شتێکی وا لە شاری کەرکووک بکات ئێستا؟ پێم وایە لەم قۆناغەیە هێشتا داعش ئەو توانایی نەکردوتە نەهاتۆتەوە. هێشتا هێزەکانی بە شێوەیەکی زۆرتر کۆ نەکردوتەوە پەلەماری شارێکی گەورەیەوە کەرکووک بدا. بەڵام مەترسی بۆ دەوروبەری کەرکووکەیە، بۆ تاقووق و بۆ دووس و بۆ مەنتیقەی حەویجە و بۆ دووبس هەیە لە ئێستاە و لە شاری کەرکووکش نابێتە مەترسی لەبەرەوەی بێزی پێشمەرگەی کوردستان نزیکە لە سنتەری شاری کەرکووکەوە. باشە وەستا ڕەسوول لە هەر بابلین لە شیانێکی لەو جۆرەیە لە بابلین لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە هیچ دەرفەتێکی ئەوە هەیە کە هێزی پێشمەرگە بتوانێت جارێکتر بەرگری بکاتەوە لەو ناوچانە؟ لە دوو حاڵاتە پێشمەرگەتە داخولەکە حاڵاتێک بە تەنسیق لەگەڵ عێراقە کەیسا بیچەکان لەبینان تەحالفی دەوری لەبینایە بۆ ژوورێکی عەمەلیات لە مەنتیقە جێناکۆکەکان دروستکرێ و بە تایبەتی لە کەرکووک. لە حاڵاتێک شاکە داعش بیەوێ مەنتیقەکە داگیر بکە ئێمە ناتوانین دەست دەگەڕ لە خەڵکی خۆمان بەردەین لە کەرکووک. لەبەرەوەی وەک باسم کرد ئێمە 10 کیلۆمەتر لە سەنتەری شاری کەرکووکەوە دوورین، بۆیە ئەتوانین بۆ پاراستنی خەڵک بۆ بەرەنگاربوونەوەی داعش هێزەکانی خۆمان بجوڵێنین. بەڵێ وەستا ڕەسوول دوا پرسیارم ئەوەیە کە هەندێک کەس دەڵێن کە ڕێککەوتن کراوە لەگەڵ بابلین هێزی پێشمەرگە و هێزی عێراقی بۆ بابلین بۆ پاراستنی ئەو ناوچە جێناکۆکانە، هەندێکیش ئەڵێن نەکراوە. دەمەوێت من ئەم هەواڵە لە تۆ وەکو فەرماندەیەکی هێزی پێشمەرگە پێمان ڕابگەێنی ئایا هیچ ڕێککەوتنێک کراوە لەگەڵ هێزی عێراقیە؟ تا ئێستا تەنها گفتوگۆ هەیە، مفاوەزات هەیە بە ناوژیوانی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی و بە تایبەتیش ئەمریکیەکان کە چەند جارێک لەگەڵ ئێمە دانیشتون و چەند جارێکش لەگەڵ عێراقیەکان دانیشتوون، نەگەیوەتە ئاستی ڕێکەوتن یا مزاکەرە لە یەکگەیشتن، بەڵام هەردوو لا تەفاوم لە هەموو لایەکەوە باشە بۆ مەسەلەیە. بەڵێ وەستا ڕەسوول فەرماندەی هێزی 4 کەرکووک زۆر سوپاس دەکەین بۆم دەرفەتە.